بەڕێزان سڵاوتان لەبێ لە بەرنامەیەم جارەدا لەگەڵ بەڕێز حامیدی حاجی خالی کە نزیکەی 40 ساڵ ئەزموونی شاخی هەیە لە دوای ئەوەش ئەزموونی شاری هەیە. ئەنجا ئەتمانێ هەندێک پرسیاری لێ بکەین لە خۆی کاک حامی سوپاس دەکەم. تاریخێکی زۆری شاختەیە کاتی تۆ شار مرتاح بووی کە ئەو ماندوو بووی لە شاخ بۆ مرتاح بووی؟ بۆ مرتاح بووم ئەو مەبەستەی کە من بۆی بوومە پێشمەرگە نەتیجەکەی هاتە دیهات. نەتیجەکەی چی بوو؟ نەتیجەکەی ئەوە بوو کە ئیسال ناو میلەتی خۆمانین و خزمەتمان کردوونەوەنەی پێمان بکرێت و لەوانێشتی خراپیشمان کردوێمان مەقارنەیەکەوە بەعز باشە ئێمە زۆر زۆرە تایز. ئەو شتانی کە پێت وایە باش کراوە نەتیجەی هەبوو ئێوە هەر بۆیە خەڵک ئازاد دەتوێنمان نەداتێ ینی باشە. شتی تریژێ آخر شتی تری لەوە خراپتر نییە من هەر پێم باش خەڵک ڕەخنەئەگرێت ڕەخنەئەگرێ خۆ نەچێنە سەر کەس باچوونەتە سەر خەڵکیش ئەوەمان نەکردوێ بەبستم تۆ خۆت چەند نمونێ کرد لای ئەگەر حەزەکەی من بۆتە ژمێرم دانەدانە بەخواست ڕۆژنامەنووس دەستگیر کراوە ڕۆژنامەنووس تیرۆر کراوە میدیا تهدید کراوە مەبەستم ئەمانە مەبەستی ئازادی بکەین ئازادی شخصی زۆر جار ماخەزەی لەسەرە خەڵک لەسەر پۆستێک لەسەر کۆمنتێک لە سۆشیال میدیا ئیجراعاتی دەکرێت خۆی ئێوە کاتی خۆی کە لە شاخ بوون وتانینەوە شار واکەین خاوەنی حکوومەتی خۆمان بین فعلا خاوەنی حکوومەتی خۆمانی حکوومەتی خۆمان و ئیساش ئەو حکوومەتە کەم و کوڕێک هەبێ کە ئێمەی کەس وڵە کردێ لە بەردەستیەوە هەر کردداری و حکوومەتە هەر حکوومەتە بە دیموکراتی و بەو مەبەستەی کە ئێمە بۆی بوونە پێشمەرگە ئیش بکە ئێمە هیچ کێشەیەکمان نیە. ئەم حکوومەت حزب هیچ کێشەیەکی نییە. ئەم حکوومەتەی ئێستا هەیە کابینی نوێم کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکوەزیرانە یەکێتی نیشتیمانی کوردستان جێگری سەرۆکوەزیرانە گۆڕانی تایە حەزبەکانی تر ئەم حکوومەتەی ئێستا هەیە هەر ئەوەیە کە ئێوە ئەتانویزیان لایاوە ئەوە نییە کە ئێمە ئەمان ویستمان هەر لە هیچ باشترە ئەی لە هیچ باشترە من پێم وایە حکوومەتە بۆ کورد زۆر زۆر باشە بەکەم و کوڕیشی و بەس کاک حەمی خەڵک گلەی هەیە خۆزانانی من زۆر جار جۆ قسەکانی خۆ دەگرم گلەیەگری خەڵک بێ مەعاشە خەڵک وەزعی خراپە مەعاشم نەکرد مەعاش ئەوە بابێکی ترە مەبەستم ئەمان خەڵک بە عام گلەی هەیە پێ دوایە گلەکانی خەڵک لە شوێنی خۆیەتی حەقا بۆ بەشێکی بڵێ ئەو بەشە کامەیە ئەو بەشەی ئەوەیە کاڵێ بۆ مەعازجێ خۆیان نایە بۆ حکوومەتە بە دەنگمان و نایە بۆ ڕێگەوان چاک ناکە بۆ نایە بە پیری خەڵکۆ گومانی خەڵک گومانی هەیە سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ خەڵک نییە ئەی بۆ شێ بۆ ئەوەیەکەی خوا باشە کاک حەمی ئێستا ئێمە ئێستا بۆ نمونە چەند مقاول هەیە ملیاردەر و ملیۆنەر لەکوێیان هێنا خۆ دەستیان خۆش بێ کات پێیان کردە ئەمان دەستی تریتیان نییە دەستەکەی تر کێیە نازانم کێ ئەڵێن حەزبە خۆ من تاقیقم نەکرد زانی تەواوە قسەکەی تۆ هەندێک جار هەیە ئێوەمانانی شەنە جارەڵێن هەندێک بازرگانی هەندێک کۆمپانیا هەیە کە بە نامەشروع سەرەتی پێ من ئەمە مقابلەیە بەڵێ من کە بڵێم فڵان کەس من ناڵم ناو بڵێ من ناو ناڵێم بەس پێ وایە من ئەڵێم حزبی ئازادی ئەبێ ئیسپاتی کەم کە حزبی ئازادیە پێم ئیسپات ناکرێ ئەڵێن دەسڵاتەتی هەیە بە چ دەلیلێ کێنم دەسڵاتە شەریکە لەگەڵەوە ئەمە هەمووی هەر قسەیە و ئەکرێ خۆ قسەی ناو بازار تۆ بێریتی بە منی بکەیت و هەر لە خۆمە حەشوایی لیدەم ئەوە نییە تۆ پیاوێکی سیاسی ئاگال لە دنیا هەیە ئاگال لە خوڕوقاتەیە شتە هەمووی هەیە شتی چاکیش هەیە شتی خراپیش هەیە ئەمانم حکوومەتە بە عام باشە ئەمە خاڵێک کەوتان ئێمە شۆڕش ماگرڕ بێ حکوومەتمانە بێ وایە ئەوە هەمانە و ئەوە هەتانە لەوانەیە ئەوە نەبوو بێ کە من مەبەستمە باش ئەمە هەر ئەو حکوومەتی تۆ مەبەست هەیە ئەبێت چۆن ئەو حکوومەتە من ئیشم بۆ کرد ئەوە خەیاڵ بوو چی بوو ئەو چۆن بێ ئێمە شینە مارکسی بووین و داوای سۆشیالیستی و داوای ئیدارە و داوای چی و یەکسانیمانە کرد ئیسا وان نییە باشە نە ئێمە بەو شینە مارکسیەمای نەکۆ نە حکوومەتەکەیش بۆ تەسەڕفە ئیشەکە تۆ خەوات و پەرلەمانیش نەکرد ئەو پەرلەمانە کە ئێمە خەواتمان بۆ کرد هەمووی دەنگی هێناوە باش بەلای کەمەوە هەر ئەندام پەرلەمان لە چەند دەنگی هێناوە
بەپی ڕێژەی بەشداری خەڵک بووە بەپێ ڕێژەی بەشداری پەرلەمانتاری بە 500 دەنگ بۆ پەرلەمانتار هەشە بە 200,000 بوو ئەوە نوێنەری خەڵکە باشە بچۆ لە خەڵک پرسە بۆ دەنگیدایە ئەگەر لێ هەیە وای بەڵام مە بەستەکەی من منی منەوە دەنگم داوە بە یەکیە دەریش نەچوو کاک حامی ئێستا ئێمە لە دوای 92 دوای ڕاپەڕینی لەسەرەوەش پەرلەمانمان هەیە ئەو پەرلەمانە دڵخوازی تۆیە ئەوەی کە کاک حامیدی حاجی غالی لە شاخ بووە داوای کرد نابێ پەرلەمان دڵخوازی من بێ ئەبێ دڵخوازی خەڵک بێ دڵخوازی خەڵکە خەڵک دەنگیدا تێ بچوو لە خۆی پرس من پرسیار لە تۆکەم تۆش من خەڵنی من یەک کەسم بس پەرلەمانێکمان هەیە دوای ڕاپەڕین داخرا ئەمە ئەو شەڕانە بە من مەکە نەبەتووی ناکەم بەس تۆ پیاوێکی داخرا لەوانەیە منیش پێم خۆش نەبوو بۆ یڵم تۆ ئێوەمانان کە ماندوو بوون ئێستا تۆ سەحەتە تاونێ وایە ڕەنگە بەشێکی پەیوەندی بۆ بێ لە شاغوا لێهاتووە کە ئێوە خۆتان دەڵێن هەوڵمان ناوە شۆڕشمان کرۆ ماندوو بووین بۆ ئەو بۆ پەرلەمان داخرێت ناکرێ ئێمە کۆمەڵێک گەنج بووین کە شۆڕشمان کردە ئەوەی لەو گەنجایەتیا لە مێشکمان نابوو هەمووی جێبەجێ بکەین لە ساعت چەندی جێبەجێ خۆ تۆ ئەبێ حکومەتە لەسەر واقع تعامل لە ساعت چەندی جێبەجێ واقع ئەو ئێمە بە شاخۆ بووین نە ئێران ئەم ئێرانە بوو نە تورکیا و تورکیا بوو نە ئەمریکام ئەمریکا بوو عێراق لە هەمویان زیاتر شت بوو ئەو زمانە کە بە عەزەسە حکوم لەبەرەوە قسانە ئیسا مهمە کە کاتی عملیە وای کاتی عملیەوە بێفتی لە خەڵک پرسی بزانە کەم و کوڕەکانی حکومەت چییە من خۆم بەشێکم لە حکومەت تۆ لە منە پرسی خۆم قسەی ڕاستی بۆ ناکەم بڵێم حکومەت خراپە بۆکو وایە بڵێم حیزبەکەی خۆم خراپ خۆشت خراپ خۆشم خراپ خۆت بەشێکی لە لەبەرەوە حکومەتە حکومەتێکی زۆر باشە زۆر چاکە من مادەم حیزبەکەم پشتیوانێکا و خۆشم پشتیوانێ ئێوە سەریح پیاوێک سەریحیت سەراحەتیش بەخوا خەڵک پێی خۆشە و ڕەنگە خۆشتان نەفسیەن پێی مرتاح بن ئەگەر قسەی لە بەردەم کامێرا بکەیت و هەستکەی وانە لەوانەی دوای پێی معەزەب بیت من پرسیارەکەم ئەمەیە پرسیارەکەم من پیاەخمە بێت توی سوالێکم لێ بکەی کە هەنێ ئیلتزاماتی حیزبیم هەیە احراج نەبم بە ئوسلوبانە جواب بووە من کە خۆشم مرتاح نەبووم و خەڵکیش قسەم پێ بڵێ من پرسیارێکت لێکەم پرسیارەکە ئەگەر بە واقعت نەزانی بە منتەقت نەزانی وەڵامەکەی مێرەوە بەڵام کە وەڵامێکت دایەوە با وەڵامی قسەی دڵت بێ وانە قسەکەی من ئەمەیە قسەکەی من ئەمەیە باشە ئەگەر حکومەت خراپێت ئەگەر حەزب خراپێت تۆ ئەگەر لە سایەکیش بیت باش من تۆ قسەیەک بکەم فەرموو ئەگەر حکومەت خراپ بێ سەهمی حیزبەکەی منی تایە وایە ئەگەر حیزبەکەی من خراپە بۆ ئیشی تیاکەم تێگەی بە خراپەکان قبوڵتە من بە هەموو شتێک قبوڵمە باشە کاک حەمی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان وتمان حکومەتمان هەیە وتمان پەرلەمانمان هەیە ئێمە قەزاشمان هەیە وەنیە چوار دەسەڵاتمانێ دەسەڵاتی یاسادانان پەرلەمان و جێبەجێکردن دادوەری دادگاکانە دەسەڵاتی چوارەم میدیایە بە بۆچوونی تۆ لە ڕووی قەزاوە چۆنین ئەوەی کە ئێوە شۆڕەشان بۆ کرد من شارەزایم لە باش بوو ئەو شارەزایم لە قانون نییە باشە ئەی بۆ دەسەڵاتی چوارەم میدیا زۆر باشە 50,000 میدیا هەیە حەز مناڵی خەڕوانی سایتێکی هەیە بۆ خۆی بە ئارزوی خۆی گەسێخەش ئیسا هەر لەسەر مقابلە توگەی بە قوتوکی سەر جمێنە درێەوە من ئێمە چونکە تۆ ناچارمەکەی هەندێکت هەیە وا قسە بکەم پێم کاک حەمی بایمە تۆ مخاتەبەی خەڵکەکەی قساگەی خەڵک گوێ لێگرێ پێ دوانە بێ تۆ هەرچیەک بڵێ خەڵکیش تەشیرت پێکە ڕەنگە ئەو قسەی کە بەڕێزت دەیکەی ئەو قسەی بێت کە تۆ قەنەعەتت پێێتی کە تۆ شتێک بە قەنەعەتەوەکەی خەڵکێک لەگەڵ تۆ بۆ چوونی جیاوازە ڕەخنەشە لێ بگرێ ئەوێش قبوڵ بکە من قبوڵمە خۆ ماڵپەڕ و ڕۆژنامە و وێبسایت و ڕادیۆ و تەلەڤیزیۆن شتێکی ئاساییە ئەم کوردستانە ئێستا لە ڕووی ئەعلامیەوە پاشاگردان نییە چی مەسئولە لێ بە ئینسافۆ حکومەت دوایەوە هەر حکومەت حیزب حزب دانی پیاوی خود پیاوی جرأت قرارته و پیاوی خباتی من دڵنیام پەیوەندی بە حیزب و حەج ئەستڵ نییە ئەگەر حکومەت چوارچێوەیە داڕێژێ بۆ ئیعلام بۆ میدیا چۆن معاملە بکە یەکێتەکەی منیش مەجبوری ئیلتزامی پێوە حکومەتیش ئەوی شێتی تۆ دروستی کردووە ئەوە مناڵی بوو ئەی ئێستا ئیساکە بەدڵتان نییە
من بدل ما لەوانەیە خەڵکی تر بەدڵتانێ سەح بکەن بەدڵتانێ لەگەڵ یامە بن بەدڵتانێ قەراری خۆتان بن باشە کاک حەمی پێش ڕاپەڕین خۆت فەرماندە بوویت ڕۆڵت هەبووە ئەو ڕۆژەی هاتیتە خوارە بۆ شار ڕاپەڕین بکەینەوە و دوو بەم ڕۆحێتی ئێساوە هاتی یان چاوەڕی زۆر لەمە زیاتر بووی ئاخر خۆ خەیاڵی من جیایە لەگەڵ هەر حەزەکەم بیزانم بەم ڕۆحێتەوە خەیاڵت چی بوو کات بەو ڕۆحێتەیە کە بوو هاتمایە کە باوەڕم پێی نەبووایە خۆم بەکوش نێتە کە هاتووم قەناعەتم پێی بووە و ئیساژ کەس هیچ حیزبێکم لەوەی خۆم پێ باشتر نییە تا لەوەی خۆم هەڵتێکیانم هەچی شتەیە باسیکەم من مادەم لە یەکێتیا ئیشەکەم یەکێتیم کە ئیشم نەکرد یا سەری خۆم کزەکەم یا ڕێی خۆم ببێ کاک حەمی تۆ ناخۆشی زۆر بینێ لە شاخ بەشی خۆم باشە لە دوای 92 کاتیتە شار هەستت کرد ئەوەی لەوێت چەشتت لە شار وەرت گرتەوە یان هەشتا خۆ من بۆ ئەوم نەکرد و وەریگرم من بۆ ئەوم کرد و خزمەتی خەڵک بکەم خەڵک ئازاد بێ خەڵک بژی بەس خۆ واقعەوە وەرت گرتوتەوە مەسئولەتت لە حیزبا مەسئولەتتە بۆ لە حکومەت لە کابینە یەکەما بابە چۆن دەستگای شەیدانت لا بۆ دەستگای شەیدان دووسێ مەڭلا بوو خۆلات بووە لە کۆتاییە جا دوومان بێ سێمان بێ وەنیە ئیدارەی سلێمانی ئەوەنەی توانی بێتم لە دەستگای شەیدانە خزمەتی خەڵک مەکتەبی سیاسی بوویت سەرکردایەتیت مەبەستم ئێوەمانان جگە لەمانە ئەو پێگەی کە هەتانە هەستەکەی مەبەستم خەڵکێکەڵێ بە من ئەوەت پێ باسکەم خەڵکێکەڵێ ئەم بەڕێزانە کە لە شاخ بوون وەزیان خراپ بوو هاتوونەتە شار وەزیان نەخراپ نییە زۆر لە خەڵک جیاوازترن تۆ لەوەیت لەخۆ هەموو کەسێ لە خۆی پرسیێڵەی نانیێ بیخۆ خەڵک وا قەرار بە تۆ خۆت ئەڵێ چی من خۆمەڵێم باوەڕ ناکەم لەوە بوومەمام خەڵک با قسە بخە من نایزانمەوە من قسەی باش بۆ خۆم ناکەم باشە من بەراوردێکت بۆکە تۆ پیاوێکی ماندوو بووی لە شاخ بوویت نەتەتوانی لە دوای فەرمو دانیش نەتەتوانی لە دوای ئەو خەباتی کە هەبوو ئەو ماندووبوونی کە لە شاخ چەشتت نەتەتوانی بە ئەم کورسێ چاکە منیش نەتەتوانی بۆ نەبڵێ کاکە مەسئولەتی حیزبم ناوێ من نەهاتووم بۆی مەسعود بم من هاتووم بۆی خزمەت بکەم ئاخر خۆ من ئەوە بۆ پیاەکە بێ ئینهیار بکە من ئینهیارم نەکردووە باوەڕم بەوەیە لەو حیزبەی منە گۆڕانکاری باشە کرێ گۆڕانکاری باشتر شەکرێ وەزعی شاریع باشە بێ باشیشمان کردێتە حەجێ تۆکو مەعارەزەیەتی بەهەمووی بە عینەکێکی ڕەش و سەیرەکەی من وا سەیر ناکەم من وا سەیرەکەم کە هەموو شتەکان گۆڕانکاری تیاکرێ وەزعی حیزبیش باشە بێ وەزعی حکومەتیش وەدەوردەگرێمە و پارتی ڕێکەوین لەسەری وەزعی حیزبیش باشە بێ ئەوەنەی من یەکێتیە ناسم هەنگاوی باشە نییە هەنگاوی باشیشی ناوە وەزعی یەکێتیش خراپ نییە زۆر باشە و تەسەورم وایە زۆر باشتر شەبێ تۆ تەمەند درێژبی بەقوربان 4 ساڵێکی ئێستا بەڵێ بە تەمانی پشوبەی بە تەمانی ئیستراحەت بکەی بە تەما بووم ئەی واز لێ نایەنن ناوازم لێ هێن ئەی ئەمان تیان گەیانم کە بۆ حیزبەکەم زەرورم بێمەوە ئیش بکەم ناخۆم بەرنامەم ئەوە بوو بە ئاشکرایش بتومە من تەمەنم کردووە زیاد لە 50 ساڵە لە سیاستا ئیشەکەم ئیتر حەقە بۆ خۆم بژیم دانیشم ئەمان حیزبەکەم لێ قوبوڵ نەکردم وتیەوەی بێیت تۆ ئیشمان لەگەڵ بکەی ئێمە پێویستمان لە تۆیە لەم 50 ساڵەی تەمەن تا لە قەرارە سیاسیەکان تا لە ئیشکردن تا لە چ شتێ پەشیمانی لە هیچ پەشیمان نیم تۆ لە سیوی ئابا لێرە نەبیت ناوەڵە تۆ لە 95 تا 2003 لە هۆڵنداوی بەڵێ ڕاستە بۆچی چیتە دەرەوە وەڵا پێشنیاری مامجار چۆمە دەر بۆ ئیزراحەت چووی ئارەوەڵا ماڵ و مناڵم لێوە بوو کوڕێک مەرگ و چاوی کوێر بوو کە پێشمەرگە بوو لەگەڵ خۆما لێوە بوو ئەو کاتانە بیرمە کرد چون بینیم بە ماڵ و مناڵەکەم شاد بوومەوە چون بۆ ئەوشتانە ئەتر ناتیتەوە ئیتر نهاتمەوە تا جێناوی مامجار بەزانم هۆڵندی و ئەڵمانی زانی هیچ کامیان نازانم فێر نەبووی نا باشە کاک حەمی خەڵکێکەیە گلەیشی هێوا پێ بڵم ئاکە تۆڵی گلەی لە من نییە ئەڵێن کێڵێم گرەی لە من نا کەوتە با خەڵک قسە بکە ئەی خەڵک
ئەوش بە شخصی لە تۆ نا عمومە ئەڵێن ئەم مەسوولانە وەکو جەنابەت و ئێوەمانان شاخیان بینیوە و لە شاخ بوون و ماندوو بوون ئەڵێن ئەوەمان بۆ گرە و حکومەتمان هەبێ بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان شتێکمانەیە دام و دەبزگایەکە نای وەزارەتی تەندروستیە ئێوە بە خەڵکەڵەم چن بۆ خستەخانە بچن لە شتەکەت بەس خۆتان چن دەرەوە چارەسەرۆرەکردن کێ من نەچوون بۆ دەرەوە من تەمینم چەند ساڵ لە هۆڵدا بووم تەمینم هەیە هەر تۆپی و خۆش و توپی و ناخۆشی لێرا بم و دوێ بم هەتا تەمینەکەم وەسێنم ئەتوانم مانی 100 ئیرۆدەم 100 ئیرۆ هیچ نییە لێ پێم وایە شتەکانیان خراپ نییەکە یعنی دڵنیاترم کە پاسەکانی خۆمەکەم بڕات بە کردی تەندروستی هەرێمی کوردستان هەیە ئەی پێ دوایە باشە من لێی نازانم ئەگەر باشە بۆ ناچی وەڵاتم چۆن ناچم ئەگەر نەشتە گەرێک تێشەڵاکە ناتبێت چوم لە خەستەخانە کەوتم دوێنێ چوم بە خەستەخانەی شار کە خەستەخانێکی حکومیە فاسی خۆم کردەوە و دکتۆرەکان بینیمە یەجاری بەو شێوەش نییە تۆیڵی وڵا خۆ خەڵکەرە چێ بۆ نەخۆشخانانە خەڵکە چێت بەرپرسەکان ناز کاک حامی وەکو حزبی سیاسی ئێوەمانان کە کۆبوونەوە ئەکەن لە سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی باسی ئەو نەعەدالەتێ ناکەن کە خەڵک لێتان عاجزە مەهاڵێ مەسوولەکانە مشتێکیان بۆ خۆیان قۆڕەخ کردووە کێ باڵێ خەڵک کورە من حەقی قسەم نییە دەلیل چییە کە مەسوولشتی قۆڕ بچۆ بڵاوی کەرەوە لە جەریدەکەتە لە سایدەکەتە ئێمە و نێ ڕۆژانە چۆ حیا و شەرەفیان بۆ بڵێ حامی حاجی غالی قەسرێکی هەیە لە هەڵەبجە ئەوەنە دوکانی هەیە لە سلێمانی بۆ بڵاوی ناکەن وەلا خەڵک لە دوکانوانە کێشێنی من خەڵک لە خۆم بۆ شەریکات خۆم و لە شەریکاتە لە خانەقیوە تاگاتە مووسڵ یەکشت بۆ سامی منی تایبایی 50 پلیس یاعلانی کە ئەوە مهم نییە ئەو گرنگە ئێ بچە بڵاوی باشە کاک حەمی ئەوی تۆ جوانە پرسیارەکە کە خەڵکێکە وەڵێ کۆمپانیایەکەیە کۆمپانیای ئەلف ناونانێ باشە ئەم کۆمپانیای ئەلفە خروقاتی قانونی زۆرە پشتیوانی حەزب پشتیوانی بە بۆ چوونی تۆ من بە پرسیارەکەم ئالیەکەم ئەگەر دەسەڵاتی یەکەمی یەکێتی لای تۆ بێت ئەگەر لای تۆ بێت بزانی حزبەکەت پشتیوانی شتێکی نامەشروعەکات پشتیوانی کۆمپانیایەکەکە قبولەکەی مەبەستەکەم نیشەوەی ئەمان قەت لای منیش نابێت چونکە من پێم ناڕاتە ڕێو نە کوڕی مام جەلالم نە کوڕی مەسعود بەرزانیم نە شانوباڵی شماڵیەگرێ من مەسئولی یەکێتی یا پارتی با پیا خۆی نەخەڵەتێن پیا ئەو پیاوەیە بەخە بەڕێ خۆی پێڕاکیش کاک حامی کاتی خۆی ئاسەباسیەوە کرد بەس ئێوە هەوڵێکتان هەبوو بۆی پرسیارەت لێکم هەوڵێکتان نەبوو ناوەندی بڕیار عکسەکەی ئەم قسەی تۆ بوو مەیتەبان وایە ناوەندی بڕیار هیچی نەکرد ئێمە دروستمان کرد کاک وەسەر لە نیوقەی ڕێیا لێی کشایەوە کاک بەرهەم بە شەلوشێتی ماوە تا وازمان دیاوە تا خۆی وازی ئاوردوو ئێمە ژاتینەوە ماڵی خۆ هەرچەند من بە ڕسمی زۆر هین نەبووممان بەستیایی تو ناو لە لیستەکەی بوو ناومی تیا بوو ڕاست ئەیوانە جافەکان ناوتان لە لیستەکەی بوو ڕاستەکەی من حەشام نەکردو ئەمان دوای ناوەندی بڕیار نەچوومەتە هیچ لیستی خۆ نایچم چونکە من تەمەنێکم کردووە بۆ ئاخری تەمەنەوە نایم لەگەڵ توا دانیشم ئەم سوالانم لێکەیتون نەتوانم جواب بم کارێکەکەی بتوانین جواب بێت نایکەم من ئەوە ناکەم ئەو نیە سە جوابی تۆ بە باشیش وەڵاهی زۆر بە نامرتاحی جواب بۆچی پرسیارێکم لێ کردی بە دڵت نەبێ گشتیم بە دڵ نییە بەس تۆ زەی ئەمان هەر لەبەر مەراعەتی ئێوە جواب ویستم پێت بڵم تۆ کاتی خۆی پێش مەقابلەکە قسێکمان کرد یعنی وتت من هەرچێکم بێ ئەو ئاوا وەڵامێمەوە ئێوە جاری وا هەیە مشکلێکتان هەبووە 34 کەسی سیاسی لەسەرەوەی وڵات هەندێک تەماتۆ پیاس هاتووە دیار نەماوە بەشگا حەمی خەڵک شتە خوێنێتەوە شتە بینێ ئێوەشکدان لەسەر پیازێکە باوخێمە حوسوین باش ئەومامە باس وا پەرۆ دەکرابووین کە هەرچی شتمانێ ئەو جگەرێکمان بەس حەو کەسەوە کێشە ئەی ئێستاواکەن ناوەڵا زۆر جیاواز بووە ئەی تەوان وەنیا با من بەسم ئەوەیە ئێوە کاتی خۆی لژنتان دروست دەکرد لەسەروی پیازی دیار نەماوە تەماتێ دیار نەماوە ئێستا ئەو هەموو نەعەدالەتی قسە ناکەن قسەکەین چۆن لەوانەیە
من نایم لای تۆ بۆکو من ناوەکو حیزب بەیانامەیە دەرەکەی ڕخنە ئەگرێت حیزب ناکەمان لە چوارچەوەی کۆبوونەکەی حیزبەکەی خۆما ڕخنەیەکم پێ باسێکم ئەمان ئالێرە کە تۆ مقابلەمەکەی هیچ ڕخنەیەکم باشە کاک حەمی من هەندێک مقابلەی خەڵکشم کردو دوای هەندێکیانەوە کە من باس کردی والله بواە ئاگیان لە میلەتەکە بواە ئاگیان لە خەباتەکەی خۆیان بواە کە چیمان کردووە هەمومان نەک بڵێن هەروان هەمومان بەڵام بەداخەوە حاڵی میلەتەکەی ساوایە وڵام پێشمەکەی خانیشینم حەقی خەڵکە خۆن حەقی فەقیر و هەژارە خۆن ئەو بەرپرسانە بەچی دەوڵەمەند بوونە بە معاشی فەقیر و هەژار کە نایەن و هەڵێگرن بۆ خۆیان بە حەقی خوانی نازانی خزمەتیان کردووە خزمەتیان کردو بەڵام گەل هەمووی بەوەکو یەک خزمەتی کردووە ئەوان لە شاخ بوون ئێمە لە شار بووین ئێمەش عینەن ئەوان خزمەتمان کردووە هەوڵمان ناوە ڕەنجمان ناوە بەڵام ئێستا ئێمە ئیفلاسین و ئەوان ملیاردێرن ژیانی ئێوەکو خۆیەتی بەڵام ژیانی ئەوان وانە جا پارەی میلەتە خۆن عالەمی ئاشکرا پارەی میلەتە خۆن هەر لە ناو خەڵکانین ئەبەدەن ئەگەر لە ناو خەڵکا بن ئەزانست ئێمە بەم هاینە کارەبای مۆلیدەمان هەیە سێ ئەمپێڕ هیچ ئیش ناکە ئەیخوان بۆ کارەبای فولیان هەیە ئەوان ئینسانێکن وەکو ئێمە ئەوانیش وەکو تۆ گەرمایان بێ و بێکارە بابن وڵا وەچی گەرمانە ئەوان کارەبای فولیان هەیە ئەوان ژیانیان خۆشە بەس فەقیر و هەژارەکە بێ ئاوە بێ کارەبایە بێ مەعاشە یعنی هیچ شتێک بۆ فەقیر و هەژار نەکراوە و نییە بەس بۆ ئەوان کراوە بەهۆی چیەوە بوون بە ساحیبی ئەو شتانە بەهۆی ئەم میلەتە ڕەش و ڕوت و داماوە کە بەسەر شانی ئێمە سەرەکەون بۆ سەرەوە پلەپلە پلەپلە بەسەر شانی میلەتی فەقیر و هەژارە سەرەکەون بەرپرسێک گەستە گوێرە تۆ بێت تۆ چی پێڵی ئەڵام حەقی من لای تۆیە حەقی من لای تۆیە پێشمەرگە لە زمانی شاخا قودسێت و هەیبەت و سامی خۆی هەبوو من خۆم منداڵ بووم لە ساڵی 91 بە ئاواتەوە بووم کە پێشمەرگە ببینم یعنی هێشتا شەڕ کۆتایی ناتبوو ئەچوومە سەر جادەکەم و بەشکم پێشمەرگە ببینم بزانم پێشمەرگە چۆنە ئەوەندە هەیبەتیە بوو ئەوەندەش جەماوەر حەزیە کرد پێشمەرگە ببینێت و پێشتر گلەیمان دەکرد کە پێشمەرگە وەفای بۆ گوندەکان نییە بۆ گوندنشینەکان نییە بەڵام بەداخەوە ئێستا بەرپرسە گەورەکانیشمان کە پێشمەرگە پلەی بەرزکردنەوە پێشمەرگە گەیاندنیە ئەو وەزعە بەس بۆ خۆیان و ماڵ و مناڵیان هەوڵەدەن بۆ کە سوکاری نزیکی خۆیان هەوڵەدەن بگرە هەشیانە لا لە برای خۆی ناکاتەوە لەبەر منداڵی خۆی بەداخەوە یعنی پێشمەرگیان وا لێ کردووە ئەوەشی پێشمەرگایەتی کردبێ پەشیمان بێ لە ناوهێنانی یعنی هەمانە شەرمەکا بڵێ پێشمەرگە بوو ئاگداری ژیانی بەرپرسەکانی بەڵێ زۆربەی زۆریان عنی هەیانە سیارەی ناو حەدیقە دێت بۆ مناڵەکانیان بای 4 دەفتەر دۆلارە بەڵام پێشمەرگە هەیە 40 ساڵە پێشمەرگەی هەر کرێچیە من خەڵکی نزیکە ناسم تووشی نەخۆشی دڵ بوون تووشی نەخۆشی سەرەتان بوون تووشی فەقەرات بوون یعنی پێشمەرگە کە سەرما و گەرمای چەشتووە هەیانە ئەچێتە تەمەنەوە اینجا باجی ئەو سەرمایە ئەدا کە پێشتر بە گەنجێتی بینیوێتی و لە ناو بەفر و لە ناو باران و کڕێوەدا پێشمەرگایەتی کردووە بۆ سەرخستنی ئەم دۆزەی کورد ئێستا تووشی نەخۆشی بوون و کەسیش لیان ناپرسی ئەوە شتێکی معلوم و ڕاستە یعنی ئێستا لە شاری سلێمانی ئەگەر بتەوێت پرۆژەیەکت هەبێ ئەبێ پشکی چەندین بەرپرس و چەندین خەڵکی باڵادەسی تێدا بێ یعنی مەجال نادەن کەسێکی سەرمایەداریش پارەکەی بخاتە گەڕ و بۆ ئەوەی کۆمەڵی خەڵکیش سوودمەند بێت لەو ئیشە و نەک هەر لە ناو کوردستان بگرە لە دەرەوەش کۆمپانیا و ڤێلا و شتی کران بەهایان هەیە زۆر سپاسیانەکەین ئەوانەیە کە پێشمەرگاتیان کردەوە ئەم ڕۆژانیان بەرەمێنەوە سپاسیانەکەین بوون بە پێشمەرگە هەنێکیشان ئەسکەریان بۆ ناکرا ئەچوونە شاخ یان قاچاق و ڕانەکرد ئەچوونە شاخ لە تای ڕژێمی باز ئەسکەری فیلار بۆ یانی تر دەوای ژنی کردو باوکی ژنی بۆ نێناوە چوە شاخ ئەبوو بە پێشمەرگە وەڵحاصل کە لەو چاکە زۆربیان پێشمەرگە بوون پێڵاوی لاسی یاخود جلوبەرکی وان لە بەران نەبوو بوون نەحتیار بوون ئێستایەکی بەشی 100% پیا کردووە خاوەنی ساری ئاخری گران و خانووی گران و ڤێلا و کۆمپانیا هەموومانیان پیا کردو وڵی بەنیاسایی پەیان کردووە لە هەز وڵاتی ئاوا حکمیان کودا ئانا بە مەحکەمە بەڕاستی میلەتیان بیت چۆتەوە من دنیام دیوە لە لادی ئاخر کەسێک مانگنای شتێکی لێون بێ خەڵکی لادەکە میکۆ بنەوە بەدوایەکەن ئەمان هەڵبژاردن و هەڵبژاردن میلەتیان پیرەکەوێتەوە یەنە ناو خەڵکۆ هەموو شتێکیان بیت چۆتەوە ئەو نە بێوەفان من ئێستا بۆ برادێکشم جێڕایەوە بەخا موچە هێزە ئەمنیەکانی نەناردووە حکومەت تێرێن بەتوانێت لە داهاتی خۆی موچە هێزە ئەمنیەکانی بە ئەوە نە بێوەفان
ئاسایش و پێشمەرگە کە تیفاع لەوانیشەکە ئەوانیشە پارێزێ موچەی ئەوانیش نایە حکوومەتی لەن لە داهاتی خۆی موچەی ئەوانیش نایە یعنی وەفان بۆ حیماوینەکانی خوانی تر وەفان بۆ میلەت چۆرە بێ زۆر بەرپرسێکی سپڵە هەر بێزان نابێنە ناو خەڵکیشەوە بە تاکید هەڵبژاردنیش بێ زەرەرەکە لەم جارە ئێستاش پێشمەرگەین بەڵێ ئێستا وا لێرە وەڵی برینارە ئەوە دەستمە وە قاچمە ئەوە جێگای فیشەکارە وەڵا قاچمە برینارە هەمووی برینە بەڵێ سێ فیشەکە پێوە ئارەوەڵا سێ فیشەکە پێوە و چایشی قەیچێکە ئێمە هەردایمە بەسەر شانی خۆمان ژیاوین بەسەر شانی خەڵک نەژیاوی لە شاخیش بن خەڵک نانیەمەی خواردوێ منانی خەڵکمان نەخواردو نانمان ناوە بە هزار کەس کە ئێستاکانە فێرلا و قەسر و قسووریان هەیە کە ئێستا ئاور لە کەس نایانەوانە ئەوانەی کە ئێستا قەسر و قسوور و وەنەوشە و نازام چی سیارەیەکیان پێ تاهۆ ماهۆ من لە شاقم تراکتۆرم پێ بوو بە شایدی ئەوە تراکتۆرەکەم دایمە لە خزمەت ئەو شۆڕشەیە بووە کەس نەزانێ کاگلێری سێمەجیە زانێ کەس نەزانێ مەڵبەندی دووە زانیە هەمویان نەزانن کە تراکتۆرەکەم دایمە لە خزمەت جەنابیان نبووە خزمەکاری ئەوان بن ئێستاکانە کەسێکیان پێش ناڵێ مەرحەبا وایان لێ هاتووە هەر کەس ناناسن باش خۆ کەسابەت عیب نییە هەموو جۆرە ئیشێک هەموو جۆرە کارێکی ئیشێکی حەڵاڵ شانازیە من هەموو جۆرە ئیشێکی بۆچی تۆ ئێستا چای چیت ئەوان ئێستا لەبەر سپیت خەوتون احتیاجم پێێتی و مەجبورم بیکەم قەیچ ناچاریشیوە و ئیتر بۆ دەست بۆ خەڵک پانکەمەوانی ژیانی ئەوان گۆڕا ژیانی تۆ خۆیت ئیتر ژیانیوان گۆڕاوە ئیترەوان خۆیان گەشتونەتە لووتکە و ئاگان لە فەقیر نەماوە و ئەزان هەر بەنانی خۆیان پێگەشتون نازان بەنانی ماڵە و ماڵی خەڵک پێگەشتون تاق لە دەرگای خەڵکیانەیە ساوەر بێ هەر شێ بێدانیشتن بەدێ ساکانەوە زان لە ماڵەکانی خۆشیانە ساوەر ناخۆن ئاور لە هیچ کەسێ نیانەوە ئاور لە فەقیر نیانەوە وا بزانمەوە جێگانێک کە سەرکردایەتی لێ بوو کە بەڕێز مامجلال لە یاخسەمر بۆ بزانم ئێستاکانە بە خەونیش بیریان نایەتەوە بچن سەردانێکی وێ بکەن هەر ئاوڕێ لەو دییانە بنەوانێ بسمزان ڕێگاوبانی چۆنە شتی چۆنە لەوێ گەورە بوون خەڵکی منتیقە هەمووی خزمەکاری ئەمانە بوون لەوێ بەکەر بەیەسر بە هەموو شتێک لە خزمەتیان نابوون ئەوان تا چەند ڕابردی خۆیان لەبیر کردووە واللهی وا بزانم کەسیان ڕابردی خۆیان لەبیر نییە کەسیان وازان ئێستا هاتوونەتە سەر قەسر و قسوور و فێرلا وازان ئەم هەموو شوخانەی کە بە ناویانەوێ وازان بە ڕەنجی شانی خۆیان کڕیوانە نازان خوێنی ئەم میلەتەیەیانە بۆ شوخانە کە کردوانە بە ناوی خۆیانەوانێ کوڕی ئەوان لە کوڕەکانی من ئازاترن کوڕی ئەوان لە کوڕەکانی من پیاوترن هەر لە دایکە بێ بەوە نەوشەو لە دایکە بێ هەر لە دایکە بێ بە ساحب فێرلاوە لە دایکە بێ ئاوڕێن لە چیاوەتەوە شتیان بۆ چێ کردووە وەکو منتیقی خۆمان ئێمە ئاوڕێن لە هیچ کەسێک نایەوەتەوە ئێمە زۆر مزاحیش بووین هەتا ئەنفالیش ماڵمان بەجێشتۆ لە ئەنفال چوینەتە ئێران شایدمانەیە شایدەکانمە کاکشوانە مغاقیوان هەمیان نەزان کە چوونەتە ئێران لەگەڵیان دووە ئەوە ئەنجاکانە ئێمە گەڕاوینەتەوانێ نە ماڵمان ماوە نە حاڵمان ماوە نە ماڵاتمان هەبوو ماڵاتیشمان بەجێشتوە هەموو شتێکمان بەجێشتووە لە پێناوەمانە مامۆستا عەبدوڵڵا بوو عەبەیتەمە لەگەڵ ئێمەیە بوو خۆی یەکێ بوو لەوانە کە چەکمان شاردوتەوانێ کە چوونەتە ئێران لەگەڵیە زۆر کەسیان هەیە ئەلێرەوە نابێناویان بێنن بە زۆر کەسیان هەیە زۆر چاگەزانن ئێستاگە بەرپرسێ گوێ لە تۆ بێت چی پێڵێ والله نازانم جا بەرپرس گوێ لە ئێمەگرێت ئێستا گوێ لێگرێ واللهی بڕۆ ناکەم گوێ لە ئێمە بگرێت ئەزانی بۆ گەشتونەتە ئەو پەڕی لووتکە بڕۆ ناکەم گوێ لە فەقیر بگرن بڕۆ ناکەم زانەوە منتیقانە شوێ ئەگەر بۆ نمونە ئێستاکانەگە لێ مێرگەپا باخیان هەبێ بە بیریان نیە کاتی خۆی لەوێ پێشمەرگە بوون ئەگەر باخیان لەو شوێنانە هەبێ بە بیریان نیە کاتی خۆی لەوێ چەکدار بوون و پێشمەرگایەتیان کردو بەسەر ورگی خەڵکەوە نەک بەسەر ورگی خۆیانەوە نەک بەسەر کەسوکاری خۆشیانەوانێ هەمووی ئەو خەڵکە فەقیر و ڕەش و ڕوتە هاوکاری ئەوان بوون من مناڵ بووم تائی نەبووم ئەو کاتە لە تەلەبە بوو مەمان هاتن کە بەس کاتی شاغ هەروایە هیچیان نەیەکیان باوکی خۆم بوو هیچیان نەبوو کە ئێستا من باوک من نەما بەس ئەوان ئێستا هەموو شتێکیان هەیە یعنی وێلایان هەیە و بە ئارەزوی خۆیان هەموو شتێک بۆ خۆیان ئەبە نەزەر دەستی خۆیان من ئەعتیادیەوەی هەمە پێژیم بەس بەوەی کە خۆم هەوڵی بۆیان بەس ئەوان لەوانەیە وانە بێ هەر لە خۆیانەوە بچن شوێنێک داگیرکەن یان زەوتیکەن بۆ خۆیان تۆکو خۆت ئەگەر ئێستا خەڵک گوێ لێ بگرێ تۆڵی من پیاوێکم لە شاخ ئەزمونم هەبوو لە شاریش چیان پێڵێ ئەزمموی شاخ و ئەزمموی شارجیایە فەرموو باسی بکە ئەزمموی شاخ ئەوە بوو ئێمە دائیمە بیرمان لەوە کردو لەکوێ ڕەبایەکمان پێگیری یا شەڕێکمان پێکرێ بیکی ئەمان ئەزمموی شار حکومڕانیە حکومڕانی قرسە من لە خۆمە دەست وەرنادەمە حکومڕانی حکومەتەی کام حکومەتە بێ سیستەمی هەبێ هەیشێتی بۆ بای خۆی ئەوە سەرۆک وەزیران هەیە وەزیر هەیە محافیز هەیە قائم هەیە مدیر عام هەیە ئەوانە مەسئولن لە خزمەت وزاری خەڵک ئێمە خەڵک لەسەر حکومەت گوێمان باتێ گوناحێکە
چونکە من لە سیستەمی حکوومەتەکان نیم ڕاستە حیزبەکەمی تایە ڕاستە برادەرەکانی تایە ئەمان وەکو شخص منیتیانی من ئومێدم هەیە ئەو حکوومەتە لە ئیساوە داوای لێخم زیاتر بە خۆیان بچێتەوە زیاتر خزمەتگوزاری خەڵکە ئەو خزمەتە کردێتی چەند بەرامبەر زیادی بکات و سوپاسشانە سپاس بۆ تۆ تۆزە کاتمان گوتی ویزەچی بە تازیێ بە قوربان پیاوێکی کۆمەڵاتی تۆ ڕۆژ چەند تازیێغی وڵی ئیمڕۆ سێ تازیێخ یارمەتی بەخۆ بژیت